لەسەرم بابەتە دەمەوێت زانیاری زیاتر وەربگرین. هاوکارم دلۆڤان عیمادەدین لە لەندەن ڕاستەخۆ لەگەڵمانە. دلۆڤان شەو باش، سەرەتا دەمێتەوە بە پرسیمانیان بڕیارەکەی تر کۆچبەری نایاسایی مافی پەنابەری پێنادرێت لە بەریتانیا لەلایەن پارتی دەسەڵاتدارەوە بڕیارە بۆ درا. ئەم کاتەی تۆ بینەرانیش باش سنوور ئەمە قورسترین بڕیارە کە پارتی دەسەڵاتدار پارتی پارێزگاران کە ئێستا حکوومەت بەڕێوە دەبات ئەو بڕیارەی دابێت. بۆچی ئەو بڕیارەیدا؟ پارتی دەسەڵاتدار پێشتر چەندین هەوڵیدا بۆ ئەوەی ڕێگری لە پەنابەران بکات بێنە ئەم وڵاتە، بەڵام نەیتوانی. ئەو ڕێگایانە چی بوون؟ ڕێکەوتن لەگەڵ فەڕەنسا بۆ ئەوەی چیتر پەنابەران نێنە ئەم وڵاتە سەرکەوتوو نەبوو. هەروەها خەرجکردنی پارەیەکی زۆر بۆ ئەو وڵاتانەی کە پەنابەرانی لێوە دێتە بەریتانیا وەکو تورکیا و چەند وڵاتێکی دیکە بۆ ئەوەی سنوورەکانیان تونند و تۆڵترکەن، هەر سەری نەگرت و پەنابەر هەر ڕۆژانە بە بەلەم و لە ڕێگەی لۆریەوە دێنە ئەم وڵاتە. دوهەمین بڕیاران ئەوە بوو ویستیان لە پەنابەران بنێرنە ڕواندا بۆ ئەوەی پەنابەران چی دیکە ڕوو لە بەریتانیا نەکەن و بچنە وڵاتانی دیکە، بەڵام دادگای ئەم وڵاتە بڕیاری دا کە بڕیارەکە ڕەت بکرێتەوە و ئەمەش جێبەجێ نەکرێت. دوجار بە کۆی دەنگ لە پەرلەمانی بەریتانیا بڕیار دراکە ئەو پەنابەرانەی کە بە نایاسایی دێنە ئەم وڵاتە چیتر بۆیان نییە مافی پەنابەرێتیان پێ بدرێت و دەنێردرێنەوە وڵاتەکانی خۆیان. ئەمە لە کاتێکدایەکە نەتەوەیە گرتوەکان دەڵێ ئەمە بڕیارێکی زۆر مەترسیدارە و لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان ناگونجێت، بەڵام وا دیارە حکوومەتی بەریتانیا باکی پێ نییە و وەزیری ناوخۆی بەریتانیا دەڵێ دەبێت جیهان لەوە تێبگا پەنابەر زۆرترین ڕێژەی پەنابەران ڕوو لە بەریتانیا دەکەن و ئێمە پێویستمان بەوەیە کە ئەم بڕیارانە دەربێت. ئەی باشە هیچ دەرفەتێک هەیە بۆ ئەوەی کە چانە لەو بڕیارە بدرێت؟ ینی مادام نەتەوەیە گرتوەکان بڵێ ئەمە پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکانە، دەرفەت هەیە بۆ ئەوەی تانە بدرێت لەم بڕیارە؟ بڕیارەکە خۆی لە پەرلەمانەوە دەرکراوە وەکو بڕیارەکانی دیکە نییە، ئەستەمە تانە لە بڕیارەکە بدرێت. ئێستا ئەو بڕیارە دەرچووەوە تەنها ئەوەی ماوەکە شا چارلسی سێم ئیمزای بکات. شا چارلسی سێمیش ناتوانێت ئیمزای نەکات چونکە پرۆسەکە تەشریفاتیە کە پەرلەمان بڕیاری لەسەردا ئیتر دەبێت شا چارلسی سێم ئیمزای بکات. بەڵام یەک شت هەیە لێرە بۆ ئەوی بینەرانیش بیزانن، ئەم بڕیارە تۆزێک مەتاتیە بۆ لەبەر ئەوەی بڕیارەکە دەڵێت بە جۆرەی یاساکە ئەو پەنابەرانەی کە دێنە ئەم وڵاتە پێویستە بنێردرێنە وڵاتی سێم. وڵاتی سێم کوێیە؟ ڕواندایە. بەڵام دادگا بڕیاری داوە کە پەنابەران نەنێردرێنە ڕواندا. ئیتر وڵاتی سێم کوێ دەمێنێتەوە؟ ئەو وڵاتانە کە ڕەنگە هەندێک لەو پەنابەرانەی بە نایاسایی هاتوونەتە ئەم وڵاتە پەنجەمۆری وڵاتانی دیکەی ئەوروپایان هەیە، ئەویش دەبێت بە ڕێککەوتن لە نێوان بەریتانیا ئەو وڵاتە ئەوروپیانە بن. ئەو وڵاتە ئەوروپیانە ئەگەر ڕازی نەبن ئەو پەنابەرانە وەربگرنەوە، بەریتانیا ناتوانێت دیپۆرتیان بکاتەوە. بۆیە زۆر ئەستەمە ئەو بڕیارە، ینی نەک ئەستەمە ئەو بڕیارە تاوەکو ئێستا ینی جۆرێک لە ئەوەی پێوە دیارە کە نازاندرێت لە ماوەی داهاتوودا ئایا حکوومەتی بەریتانیا دەتوانێت بە تەواوی جێبەجێ بکات یاخودنا. و ئەم بڕیارە دەمێ شتێکی دیکەش ئاماژە پێ بکەم. زیانی ئەو بڕیارە بۆ پەنابەران ئەوەیە کە ئەنجومەنی پەنابەرانی بەریتانیا دەڵێت 200,000 پەنابەر لە بەریتانیا ینی بارودۆخیان تێک دەچێت و پێویستە حکوومەتی بەریتانیا بەم بڕیارەی خۆیدا بچێتەوە. دەستخۆش دلۆڤان عیمادەدین لە لەندەن لەگەڵمان بووی. سپاس. سپاس دلۆم.